بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرکوێک بینەری بەرنامەی باسخواستن سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەدا بەدیداریەوە عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسخواستی ئەمڕۆماندا باز لە گرفتی کرێکاران و کەمی هەلیکار یا هەر نەبوونی هەلیکارەکەین لە هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە لەگەڵ قوڵبوونەوەی قەیرانە داراییەکانی هەرێمی کوردستان و کەمبوونەوەی کۆمپانیاکانی کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان کرێکاران بە جۆرێ لە جۆرەکان کەوتونەتە بەردەم کۆمەڵێک گرفتی گەورە و نەبوون و کەمی هەلیکار لە هەرێمی کوردستان. ئەمە لە کاتێکدا کە زۆربەی زۆری حیزبەکان یا دەسەڵاتداران لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە هەلیکار و دۆزینەوەی هەلیکار و ڕەخساندنی هەلیکار دەکەن یەکێک لە دروشمە سەرەکیەکانیان کە بێگومان ئەمەش خزمەت بە چینی کرێکارەکە بە ڕێژێکی بەرچاو، بەڵام دەبینین تەنها دروشم و قسەی باقوبریقە و ناچێتە بواری عمل و پراکتیکەکردنەوە. لەم بەرنامەیەدا باز لە تەواوی کێشە و گیرروگرفتەکانی کرێکارانەکەین لە هەرێمی کوردستان و نەبوونی هەلیکار چ کێشەیەکی ناوەتەوە چ مەترسیەکی هەیە بۆ سەرژیانی کرێکار، بۆچی لە هەرێمی کوردستاندا بە چاوی کەم یا بە چاوێکی کەمتر سەیری کرێکارەکرێ و کرێکار ئەتوانین بڵین بە پلە دووی کۆمەڵگە ئەژمێردرێ. لەگەڵ ئەوەشدا پەیوەندی نێوان خاوەنکار و کرێکار ئایا خاوەنکارێکی کەسێکی تایبەت بێ بۆ ئاوەدانکردنەوەی شوێنەکەی خۆی باخەکەی خۆیان کەرتی تایبەت بێ، بۆچی هەمیشە زوڵم بەرامبەر بە کرێکارەکرێ و لە مافی خۆی بێبەش دەکرێ و وەکۆڵێدا چەوسێنرێتەوە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز عومەری نانەوە کرێکارم کردووە کە ماوەی چەند ساڵێکە بەرگریکارێکی باشی مافەکانی کرێکارانە. کاک عومەر زۆر بەخێر و سپاس بۆ ئامادەبوون. کرێکار لە هەرێمی کوردستانە لە وڵاتی ئێمە گرفتی هەیە، کێشەی هەیە، معاناتی هەیە؟ بەڵێ کرێکار نەک لە هەرێمی کوردستانە لە سەرتاسەری هەموو جیانە کێشە و گیر و گرفتی هەیە، بەڵام دیارە لە کێشە و گیر و گرفتەکان لە شوێنێکەوە بۆ شوێنیشکە جیاوازیان هەیە. لە هەرێمی کوردستان کۆمەڵێک گرفت ڕوبەڕووی کرێکارانە بێتەوانێ کە بەداخەوە بە تایبەتی لە دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1990 خەڵکی کوردستانەوە لە ساڵی 1992 بەرەی کوردستانی سەندیکا کرێکاریەکانی لە هەرێمی کوردستانە دروست کردەوە دایمەزراندەوانە. یەکێک لە هەرە گرفتەکان کە ڕوبەڕووی کرێکارانە بێتەوە ئەوەیە کە سەندیکایەکی کارا و چالاک و دڵسۆزی نییە کە بەرگری لە مافەکانی بکات و بتوانێت ئاستی وشیاری بەرە و سەرەوە بەرێت. ئەمێ یەکێک لە گرفتەکانی کرێکان. یەکێک لە گرفتەکانی تری کرێکاران پابەند نەبوونی یاسایە، ینی خاوەنکارەکان لە هەرێمی کوردستانە پابەندی یاساکان نابن. دەنا ئێمە کۆمەڵی یاسای زۆر باشمانەیە بەپێی ئەو یاسایانە مافی کرێکاران دیاری کراوە و ئەرجیشیان دیاری کراوە. ئێمە یاسای کاری عێراقی ژمارە 70 ساڵی 1970مان هەیە، یاسای کاری عێراقی ژمارە 37 ساڵی 2015مان هەیە کە ئێستا لە بێزگە لە هەرێمی کوردستان لە خوار و ناوەڕاستی عێراقە کاری پێکرا و یاسایە. ئێمە یاسای خانشین دەسەبەری کۆمەڵایەتی کرێکاران ژمارە 39 ساڵی 1970مان هەیە کە کۆمەڵێک دەستکەوتی باشی بۆ کرێکاران تایە. ئێمە یاسای ڕێخستن و دابشکردنی قازانجی کۆمپانیەکان ژمارە 100 ساڵی 1964مان هەیە کە دەبێت لە ساڵ 25 قازانجی کۆمپانیەکان بۆ کرێکاران سەرف بکرێ. ئێمە کۆمەڵی یاسای زۆر باشمان هەیە بەهۆی ئەوەی کە سەندیکایەکی کارا و چالاک نییە لە هەرێمی کوردستانە کە بەڕاستیدا کۆشیکەری مافی کرێکاران بێ و بەهۆی ئەوەی کە کرێکاران خۆشیان ئاستی ئاگاییان وەکو پێویست نییە و پابەند نەبوونی خاوەنکارەکان بە یاساکانەوە و کەمتەرخەمی لایەنی پەیوەندیدار واتە بەڕێوەبەرایەتی دەسەبەری کۆمەڵایەتی، بەڕێوەبەرایەتی فەرمانگەی کار، بەڕێوەبەرایەتی ڕایەنانی پیشەیی وەزارەتی کار، ئەمانە هەموویان کەمتەرخەمن لە جێبەجێکردنی ئەرکەکانیان لە بەرامبەر کرێکارانە. کرێکاران بەهۆی ئەو پەرشوو بڵاویان بەهۆی ئەوەی کە ڕێکخراوێکی سەندیکایی دڵسۆزیان نییە بتوانێت کۆیان بکاتەوانێ و بیان کاتە هێزێکی فشار بۆ سەر دەسەڵات لە هەموو دنیاە ئەگەر بێت و هەر چینێک هەر توێژێکی کۆمەڵگا یەکگرتوون نەبوو، ڕێکخراوێکی نەبوو، هێزی نەبوو، ناتوانێت مافەکانی بسەلمێنە. کورد چەند ساڵە لە عێراقە وەکو نەتەوە توانیوێتی مافەکانی وەکو پێز بچەسپێنێ لەبەرەوەی یەکگرتوون نەبووە
کرێکارانی ژوان جا توەمە لە کۆمەڵگای بێنەرە خوارەوە بۆ چینێک بۆ توێژێک بۆ خێزانێک بۆ نەتەوەیەک ئەمە هەمووی جیاوازی خۆی هەیە. دەبینین لە هەرێمی کوردستانە کرێکارێکی زۆر هەیە بەڵام ئەم کرێکارانە نەهاتوون ڕێک بخرێن. یەکێ لە گرفتەکان هەیە سندیکای کرێکاران لەوەتی دروست بۆتەوە سندیکایەکی بەرەی حیزبیە. هەموو حیزبەکانی ئەو کاتی لە بەرەی کوردستانیا بوون تا ئێساش ڕنگدانەوەیان لە سندیکاکانە هەیە. کادرە سندیکایەکان ئەوەندەی کادری حیزبین نی ئەوەندە کادری سندیکایان نین ئەوەندە لە هەوڵدان کار بۆ حیزبەکانیان کە نی ئەوەندە کار بۆ خواست و داخوازی و چەسپاندنی مافی کرێکاران ناکەن ناتوان بەرگری لە کرێکارانکەن بەهۆی ئەم کەم تەرخەمی سندیکا و ئەم حیزبی بوونەی سندیکاوە دەبینی سندیکای کرێکاران متمانەی لە دەزاوە لە بەرامبەر کرێکارانە هیچ کرێکارێک نییە ئەو بە خۆتان نەتوانن کامێرەیەک بنێرن ناو کرێکارانەوە سەردانی هەموو کەرتەکانی کارکردن بزانە هیچ کرێکارێکە دانی خێر بە سندیکایە بێنە متمانەیان پێیان نەماوە سندیکا لەبەر ئەو کەم تەرخەمی خۆی وای کردووە کە متمانەی لە دەزاوە کرێکاران متمانی پێ ناکەن لە دەوری کۆ نابنەوانە هێزی سەرەکی سندیکا لەکوێ لە کاتێکایە کە کرێکاران لە دەوری کۆبنەوە و بە قسەی بکەن هەموو سندیکای کوردستان لە زاخۆوانێ بۆ پێنجوە ناتوانن 500 کرێکار بێنە سەرجادە لە یەکی ئایارە بار هەمیان ناتوانن من تەحدایانەکەم توان 500 کرێکار بێنە سەرجادە تا ئێستا لە هەرێمی کوردستانە لە ساڵی 92 تا ئەمڕۆ ئەم هەموو پێشێرکاریە کرێتە سەر مافی کرێکاران ئەم هەموو ناحەقیە بەرامبەریان نەکرێت تا ئێستا بینیتە کرێکاران خۆپیشاندانیەکان سندیکامان گرتنیە ڕابگەێنە ڕای ناگەێنێ لەبەرەوەی حیزبەکە لێ قوبوڵ ناکە ئەمە کۆمەڵێک گرفتن کە ئێمە ڕۆڵی سندیکات چیە یا پێویستە سندیکات چی بکە لە بەرامبەر پێشێلکردنی مافەکانی کرێکار لەلایەن هەم کەرتی تایبەتە لەلایەن شەخسەکانەوەم لەلایەن کۆمەلگە و خۆیەوە خۆی سندیکا ڕۆڵی زۆر زۆر گرنگی هەیە ئەن سندیکا ئەگەر بێوێت کار بکات دەتوانێت لە ئاستی وەزارەتە مامەڵە بکە سندیکا ئەرچێتی ڕیزەکانی کرێکاران یەخخا سندیکا ئەرچێتی مافی کرێکاران بپارێزێ داکۆشی لە مافەکانیان بکە سندیکا ئەرچێتی ئاستی وشیاری و ئاگایی کرێکاران لە ڕووی پیشەی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سیاسی لە ڕووی ڕۆشنبیریەوە بەرز بکاتەوە ئەمە هەموو ئەرچی سندیکایە سندیکا ئەم ئەرکانی خۆی وەکو پێویست جێبەجێ ناکە وەکو ئاماژەم پێیا لە پێشوە دەنا سندیکا دەبێت هەموو کردەکانی کارکردن لە هەرێمی کوردستانە بکا بە نیشتیمانی بۆ نمونە ڕەخساندنی هەلی کار دەبێت نیشتیمانی بێ دەبێت لە سا 75 بۆ لە سا 80 کرێکارانی خۆماڵی بن بۆ من فەرقی نییە کرێکارەکە کووردە عەرەبە فارسە تورکە ڕەشە سوورە سپێ من هیچ کێشەم نییە لەگەڵیە بەڵام لە ڕووی یاساییەوانێ ئەبێ لە سا 75 بۆ 80 کرێکاران لە هەرێمی کوردستانە کرێکاری خۆماڵی بن واتە کرێکاری هەرێمی کوردستان بەڵام تۆ سەیریکە لەبەر ئەو بێ بە سەرپەرشتیە و ئەو شێوە هەڕەمەکیە بە هەزاران کرێکاری بیانیان هێناوەتە هەرێمی کوردستانەوانێ بۆ کارکردن کە بازرگانیان پێوە ئەکرێ کۆمەڵێ کاری نەشەویان پێەکرێ بە جۆرەها جۆر دەستدرێژی تەنان دەستدرێژی سێکسیشیانەکرێتە سەر کە ئەمانە لە نیپاڵ و لە وڵاتانی دەوروبە ئەو وڵاتانەی کە باری ئابووریان باش نییە ئەیان هێنن بە ناوی وڵاتانی ترەوە بە ناوی کارکردنەوە لێرە دەبینی لەسەر شەقامەکان نەخەوەنداماوانە ینی ئەمە وای کردووە کە جۆرێک لە بێسەرەوبەرەی بە شێوازی کارکردن لە هەرێمی کوردستانەوە دیاری بە دەربکەوێت هۆکاری ئەمە ئەوەیە کە نە حکوومەت نە سندیکای کرێکاران ڕۆڵی خۆیان نابینن لەم بوارە ئەجنا سندیکا ئەبێ ڕەخساندنی هەلی کار بە نیشتیمانی بکە ئەمە یەکێ لە ئەرکەکانی دوو هەمیان سندیکا دەبێ فشاری هەبێ ئێمە یاسایەکمانەیەوەکو ئاماژەم پێ یاسای کاری عێراقی ژمارە 70 ساڵی 1970مانەیە لە مادەی 23 ئەو یاسایە هاتووەڵێ نابێ کار بدرێتە هیچ کرێکارێکی بیانی ئەگەر هات و کرێکارە بیانەکە مۆڵەتی کارکردنی نەبوو مۆڵەتی کارکردن بەپێ چەند مەرج و ڕێنماییەک لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوەوانێ ئەدرێ بە کرێکاری بیانی لە مادەی 24 ئاماژەی بەوەی ئەوانەی سەرپێچی مادەی 23 ئەکەن بە بێ مۆڵەت کرێکاری بیانی بەکارەخەن لای خۆیان کاری پێ ئەدەن سزای یاسایی ئەدرێن بە غەرامەکردنە بە ڕاگرتنە
بەڵام لە هەرێمی کوردستانە کێ هەڵسێ بەم کارە سندیکان ناتوانە سەردانی ناوەندەکانی کارکردن بکات دەنا ئەگەر سەردانی ناوەندەکانی کارکردن بکە دەبێت بزانێ ئەو کرێکارە بیانیانی لەوێن ئایا مۆڵەتی کارکردنیان هەیە ئەگەر مۆڵەتی کارکردنیان نیە دەتوانێت سکاڵا لە دادگای کار تۆمار بکە و لەسەر خاوەن کارەکە نەیەڵێت ئەو کرێکارانە بەبێ مۆڵەت کار بکەن دەبێت سنوورێک بۆ ئەمە دابنرێ هێنانی کرێکاری بیانی بە لێشە بۆ هەرێمی کوردستان لە کاتێکە هەرێمی کوردستان خۆی لە قەیرانی داراییە لە قەیرانێکی ئابووریایە لە سەتان نەوەتی پرۆژەکانی لە کار کەوتون لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئێمە کارگەمان نییە یەکێ لە گرفتە گەورەکان ئەوەیە زۆربەی زۆری دەوڵەمەندەکانی کوردستان خەڵکی بەرهەمیە نەرن خەڵکی بازرگانن ئەچێ هەموو کاڵاکان هاوردە ئەکا بیر لەوە ناکاتەوە لێرە کارگەدانێ بەرهەمی هەبێت تۆ ئەگەر کارگەرد هەبێ بۆ جلو بەرکارگە و هەبێ بۆ بەرهەمە کارەباییەکان کارگەی بەرهەمێنانی سیارە دەبێت کارگەی هەموو پێداویستیەکان تەختەودارت دەبێت ئەو کاتە تۆ کرێکارت پێویست دەبێت کرێکاری بیانی بۆ کرێکارەکارە خۆشت هەمیشە کاریان نەبێت دکتۆر یوسف ئەلیاس لە شەرحی قانونی عەمەلەکەی ئاماژەی بۆیە ئەڵێ ئەگەر بتەوێت ئاشتی کۆمەڵایەتی پارێزراو بێت دەبێت گەنجەکانت کاریان نەبێت دەبێت کرێکارەکانت کاریان نەبێت نابێت بێکار بن دیاردەکانی بێکاری لەناو کۆمەڵگایە بە جۆرە کاردانەوەی خراپی هەیە ئەوەتەی ئەم قەیرانە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە و زۆربەی زۆری کارگەکان لە کارکەوتن و کرێکاران کارەکانیان دەدەزاوە سێریکە بزانە ڕێژەی دزی ڕێژەی تاوان ڕێژەی لادان کۆمەڵایەتی ئەمانە چەند زۆر بووە دەبینی گەنجان خۆیان دەکوژن دەبینیت گەنجان پەنا بۆ مادە هۆشبەرەکانە بن گەنجان کاریسی خۆڕی ئەکەن گەنجان وایان لی هاتووە لەم وڵاتەیە سەری خۆیان ئەڵەگرن خۆیانن دەست هاتوو نەهات خۆیانێنە دەست ئاوی ئیجەیانی بەڕاستی ئەمە کارە ساتە کێ بەرپرسە لێرە ئەبێ سیاسەتمەداران و دەسەڵاتداران لە هەر شوێنێکی ئەم دنیاە بن هەمیشە بیر لەوە بکەنەوانە پلانیان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی دیاردەی بێکاری من ناڵم بێکاری بەس لە هەرێمی کوردستانە دیاردەی بێکاری دیاردەیەکە لەناو هەموو کۆمەڵگا زیندوەکانی جیهانە هەیە بەڵام لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکەوە ڕێشەکە جیاوازە لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکە لە شارێکەوە بۆ شاریشکە جیاوازی هەیە بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان پلانی هەبێ پلانی تۆکمەی هەبێ و بە بەردەوامی تۆ ساڵانە بە هەزاران خوێنکار قۆناغەکانی خوێندن تاواکەن زانکۆ و پەیمانگە و ئامادەیەکان تاواکەن ئەمانە ئەبنە بێکار بە هەزاران کەس واز لە خوێندن نێنێ بەهۆی باری ئابوووریانە ئەمانە ئەبنە بێکار ئەبێ ئەمانە کاریان بۆ بدۆزیتەوە ئەگەر کاریان بۆ نەدۆزیتەوە ئاشتی کۆمەڵایەتی تێگەچێ و ئاسایشی نیشتیمانی دەکەوێتە خەتەرەوە بەڵام ینی کار نییە بۆ لە هەرێمی کوردستانە دەڵێ موچە نییە هەر ئەوەندە بۆن دایرەکان پڕن لە کارمەند و کەرتی تایبەت دەڵێ کاکە من بۆنە کۆمپانیایەکمە 15 کەسم پێویستە لەوەچە 16شمە بێتی بۆن تۆ ئەم هەلیکارە لەکوێ دەهێنی کە تۆ پێویستە ئەم هەموو دەرچوی زانکۆ و پەیمانگا و ئەوانەی کە واز لە خوێندنێن و ئەوانەی کە هەر خۆیان ئیشیان نییە یان لە ئیشەکە دابراون کامەیە و هەلیکاری کە پێویستە تایە خۆیان بدۆزنەوە ئەگەر تۆ بە سیستەم هەموو ئەمانە ڕێک خست بە یاسا ئەمانە هەموو ڕێک خست کارگەت هەبوو لە هەموو بوارەکانە تەنها پشت بە نەود نەبەسی پشت بۆ پارێ نەبەسی لە بەغاوە بۆ دێ کەرتی کشت و کاڵت هەیە کەرتی گەشت و گوزارت هەیە کەرتی بەرهەمهێنانت هەیە ئەمانەت هەموو بوژان دەوانێ خەڵکی پسپۆڕدانا هەوڵەتدا بە سەردەمیانێ بکەی هەموو کارەکان نەک بەو شێوە بێسەرە و بەرەیە ئەو کاتە هەلی کار زۆرە بێ لە سیەکانی سەدەی ڕابردووە کە حکوومەتی عێراقی ئەو کاتە سیستەمی پاشایەتی بووە ڕۆژێک نووری سعید لە خۆی و چەند کەسێک ئەچنە ناو بازاڕات بەجلیا و کاتەوە کوێسا تەلەڤیزیۆنەوە زۆر ناویار کەسێ ببینە بڵێنەوە فڵان کەسە نووری سعید ئەچێتە گوزەری ئاسنگەرەکان دەبینێ هەر سێ چوار دوکان بە یەکەوە دانیشتون یا تاوڵاکەن یا دووەمی ناکەن پرسیارەکە لە بۆ ئیش ناکەن ئیش بۆ چی بکەن خۆی شتێ نافرۆشرێ و کەس ئیشی نییە خۆیان بە تاڵەکەەوە مەشغوڵ کردووە کە ئەگەڕێتەوە ئەنێرێ بە دوای وەزیری دارایی و وەزیری بەرگریە بە وەزیری دارایی ئەڵێ وەزعی داراییمان چۆناڵە زۆر باشین پارێکی زۆر زۆرمانەیە بە وەزیری بەرگری ئەڵێ چەند فەیلەقمان هەیە چەند لیوامان هەیە چەند فەوجمان هەیە چەند سرێمان هەیە هەمووی بە ئامار پێڵێ ئەڵێ بۆ هەر سرەیەک 10 قەرەوێڵە بند بکرد نزیکەی 10,000 قەرەوێڵەکە بۆ بە وەزیری دارایڵێ بەزووترین کات پاریان بۆ سەرکەن بۆی پرۆژەکە زوو بکەوێتە بواری جێبەجێکردنەوە
پاش هەفتەی داهاتوو کە ئەچێ بە بازاڕەکە یا ڕۆسەلامەکە کە جوابی سەلامەکەژ هەمووی خەریکی ئیشە لێ پرسن دەڵێن بۆ ئەمەکەڵێ ئەبێ خەڵک ئیشی هەبێ ئەبێ خەڵک مەشغوڵ بێ بە ئیشەوە دەنایێت ئەمڕۆ دانیشتۆ بە تاوڵەکە ڕازیە سبێ نشتی ترەکە کاری خراپتر ئەەکە کەواتە ئەبێت حکوومەت ئەرچێتی یا ئەبێ حکوومەتایەتی نەکە یا ئەبێ کە حکوومەت بێ دەسەڵاتدار بێ ئەبێ ئەرچێتی هەموو ئەم شتانە بە سیستەم ڕێکخە ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوانە نوقسانیەکمانەیە ئەویش یاسای ڕێخستنی سیستەمی کارمان نییە من کاتی خۆی لەگەڵ بەڕێزقات و ئاسۆز نەجیبی زۆر قسەم لەوبارەیەوە کرد بۆی ئێمە لە هەرێمی کوردستان ئەم یاسایەمان نەبێ کە ئەم یاسایەت هەبوو هەموو ئەم کەرتانت بە یاسا ڕێخست سیستەمێکی باشت هەبوو ئەو کاتە تۆ ئەتوانی سندیکایەکی باشیشە هەبێ ئەتوانی کەرتەکانی کارکردنێ بەو یاسایە ڕێک بخەی کرێکاری بیانی وەکو ئاماژەم پێەیە بە پێی یاسا بێنە ئێرە چونکە ئێمە کاتێک کرێکاری بیانیمان پێویستە کرێکارێکی شارەزا و پسپۆڕمان پێویستە لە بوارێکە کە خۆمان ئەم کرێکارەمان نییە یەکێ لە مەرجەکانی ئەو کرێکارە بیانی کە یێتە عێراقەوە بۆ کارکردن مۆڵەتی 1 ساڵی هەیە ئەبێت لە ماوەی ئەو ساڵەیە بەلایانی کەمەوە 10 کرێکاری سەرەتایی خۆماڵی ئاستیان بەرز کاتەوە بۆ ئاستی شارەزای و پسپۆڕێتی خۆی یانی وەکو خۆی بیان گەێنێتە ئاسی پسپۆڕایەتی و کۆمەڵێ مەرج هەیە و بەگاڵتە کرێکاریی بیانینە بەڵام ئەم کرێکارە بیانیانی ئەمڕۆ لە هەر لە سلێمانیا باسکەین تۆ بڕۆ ئەیان بینی پسپۆڕەتیان چییە چی ئەزانن ئادی تا ئێستا با 10 کرێکار بێن لەسەر تەلەڤیزیۆن بڵێن ئەم دەکرێکارە ئەم کرێکارە بیانیە دە کرێکاری سەرەتاییەوە کردنی بە کرێکاری شارەزا و پسپۆڕ لەم بوارەیە بزانم کردویانە نەیان کردووە کەواتە ئێمە ئەبێت ڕێ لەمانە بگرین سندیکای کرێکاران من هەمیشە باسییان نەکەم هەمیشە ڕەخنەیان لێگرم بۆ ئەوەی ئەرچیانی ئەگەر ئەرچیان نەبێ من نەقم نییە بەسەریانەوە من هەمیان وەکو شخصی برادر من ئازیز من هاوڕێ من خۆشەویست من بەڵام لە ڕووی کارکردنەوە ڕەخنەم لیان هەیە ئەوان ئەتوانن ڕۆڵی زۆر گرنگ بژێڕن ئەوان ئەتوانن ڕۆڵیان هەبێ ئەتوانن هەموو ئەم دۆخە بگۆڕن ئەتوانن دۆخی کرێکاران لە باشەوە بکەن بە باشتر لە خراپەوە بکەن بە باش بەڵام بۆ نایکەن ئەوە بێ پرسیارەکەەوە باش جەناب داماژت بەوە کرد کە ئێمە کرێکارێکی زۆرمان هەیە بەڵام تا ئێستا ڕێخستن بۆ کرێکارەکان نەکراوە ئەم ڕێخستنە چۆن چۆنیەکریان بۆ منە پێویستە کێ ئەم ڕێخستنە بکە ئەوێ سندیکای کرێکاران ئەو متمانەی لە دەستیاوە ئەو متمانەی بەدەست بێنێتەوە بۆی کرێکاران لە دەوری کۆبنەوە کرێکاران ڕێک بخرێن بۆ نمونە کرێکارانی بیناسازی هەمووی لە سندیکای بیناسازیان ڕێک بخرێت کرێکارانی کشت و کاڵ نانەواکان سەمونچیەکان ئەوانی لە بواری کشت و کاڵان ئەوانی ئیشی شیرینیەکان ڕێک بخرێن کرێکارانی ئاسنگەر و دار تاشوانە لە سندیکای خۆیانە شۆفێران لەسنی ئەو کاتە کە ئەمانە هەموو ڕێکخران و متمانیان بە سندیکاکەی خۆیان هەبوو مانگانە ئابوونەوەکەیان داوچوونە کۆبوونەوەکانوانێ ئەو کاتە سندیکا دەبێ بە بەردەوامی خولی هەم بەرزکردنەوەی ئاستی وشاریان هەبێ و هەم خولی پەرەپێدانی پیشەکانیشیان هەبێ مەرجینێت تۆ خولیەکە بینیوە دوای خولەکە خولی ڕاهێنانیی پێشەوی بێن لە بوارەکە ئیتر پێویستە بەخۆن نەخێت تۆ کە ئەبی بە کرێکاری لە کرێکاری سەرەتاوی بە کرێکارێکی شارەزا پێویستە بشبی بە کرێکارێکی پسپۆڕ ینی هەنگاوی ترت لێ پێشە ئەبێ سندیکا بە هەماهەنگی لەگەڵ سەرجەملایەنە پەیوەندیدارەکان ئەمانە ڕێک بخە ئەبێ ئەوەی کە خراپی گرۆ چاکی کاتەوانێ دەنا سندیکای کرێکاران لە زۆرێک لە وڵاتان ڕۆڵی هەیە لە دیاریکردنی سیستەمی حکومڕانیە لە ئاراستەکردنی سیستەمی حکومڕانیە توانە ڕۆڵی هەبێ لە تونس بینیمان اتحاد عامی شغلی تونسی حکوومەتەکەی عەلی عەریزی هەڵوەشانەوانە وتی لە ماوەی 6 مانگە یا ئەم چاکسازیانە بکە یا خۆ هەڵبۆشان پێی نەکرا خۆی هەڵوەشانەوە حکوومەت هیچکەیان تەشکیل کرد کەواتە سندیکا ڕۆڵی زۆر گرنگیە سندیکا ئەتوانێ ئەم ڕۆڵە بیجێڕێ بەڵام بۆچی ناگێڕێ لەبەرەوەی سەرۆکی ئەم سندیکایە سەر بەوە حیزبەیە سەرۆکی ئەو سندیکایە سەر بەوە حیزبەیە حیزبەکەی لێ قوبوڵ ناکات بە پێی ئاراستی کاری حیزبەکەی کارکە زۆر جار واژ نییە زۆر جار حیزبەکە حەزەکە ئەم کەسە کە ئەچێتە ئەوێ خزمەتی کرێکاران بکە بەڵام ئەم کەسە لەبەرەوەی کادرێکی سندیکاییە نازانێت چۆن خزمەتکە خۆ ئەمەش هەیە لەوانەیە زۆرێک لە حیزبەکان ئامانجانەوە بێت کە خزمەتی چینی کرێکاران بکەن هەر بۆ خۆیان بەرنامە و پرۆگرامیان ئەوە بێت کە خزمەتی چینی کرێکاران بکەن بەڵام ئەو کەسی کە ئەینێرنە ئەوێ سەیرەکەی کادرێکی سندیکایی نییە کەسێکی شارەزان نییە کەسێکی پسپۆڕ نییە لە بوارێ ناتوانێت خزمەت بکە
زۆر باشە جەناب داماژت بەوە کرد کە کەرتی تایبەت و کۆمپانیەکان پابندی ئەو یاسایانە نین کە پێویستە پێ و پابند من کامانن ئەو یاسایانە وە چۆنی وا بکرێت کە کەرتی تایبەت کۆمپانیەکان تەنانەت خاوەنکارێک کە لەسەر جادە کرێکارێک دەبا لەگەڵ خۆیان بۆ کێڵگەکەی بۆ خانووەکەی کامێ ئەو یاسایی کە پێویستە پێوە پابند بێ ئاجا پێشوی بینە سەرەمە پێویستە کۆمەڵی ئاماژە بین بەداخەوە تا ئێستا ئەمە خولی چوارەم یا خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە تا ئێستا نوێنەرێکی ڕاستەقینەی کرێکاران لە پەرلەمانی کوردستانە نەبووە لیژنێگەن لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و مناڵ و خێزان کە کاری کرێکاران ژەکەوتە لای لیژنە بەڵام خەڵکی پسپۆڕیتیانە لەو بوارەیە نەیانتوانیوە لە پەرلەمانی کوردستانە ئەم مافانەی کرێکاران بچەسپێنن یاخود یاسایانەی کە ئێمە سەرنج و تێبینیمانەیە چی یاسای کارە چی یاسای خانشین لەسەبەری کۆمەڵایەتیە لە پەرلەمانی کوردستان هەمواری کەن و ئیشی لەسەکەن تەنها یاسای خانشین لەسەبەری کۆمەڵایەتی کرێکاران لە 6/6/2012 لە پەرلەمانی کوردستان هەموار کراوە بە یاسای ژمارە 4 ئەویش جودی کۆمەڵێکی وەکو ئێمە بوو زۆر هەوڵمانە بە بەردەوامی سەردانی پەرلەمانمانە کرد کۆبوونەوەمان لەگەڵاکردن بەڕێز ئاسۆز نەجیبش وەزیرێکی زۆر باش بوو کەسێک بوو لە مەعاناتی کرێکارتی یەکێش ئامادە بوو من خۆم چەندی جار چوم سەردانیم کردووە دەیان جار پەیوەندی پێوە کردم خۆی بەڵام لە دوای ئەوانە بەداخۆڵم لە دوای ئاسۆزخانەوانە بەڕێز محەممە هاودیانی بوو بە وەزیری کاروباری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان 4 ساڵ هیچی بۆ کرێکار نەکرد من تەلەفۆنم بۆ کرد پەیوەندیم پێوە کرد لە ڕێی فەیسبووکەوانە نامم بۆ نار پیرۆزبایم لێکردوتم ئێمە هاوکارت دەبین ئەگەر تۆ بتەوەی ئیشمان بۆ بکەیت بەڵام بەداخەوانە ئەم 4 ساڵی ڕابردووە نازانم ئایا بەرنامەی یەکگرتووی ئیسلامی وا بوو یاخود وەزیرەکەیان لە ئاسی پێویستانە بوو هەر گەورەترین زەربەی کوشندە لە کرێکاران ئەو 4 ساڵی ڕابردوو کە بەڕێز محەممە هاودیانی وەکو وەزیری کاروباری کۆمەڵایەتی لەو وەزارەتە بوو هەر نەک هیچی بۆ کرێکاران ئەسڵەن زەربەشی لە کرێکارانە لەبەر ئەوەندە کەم تەرخەم بوو بەرامبەر بە کرێکاران هیوادارم بۆ لە حکوومەتی ئایندەیە کەسێکی وادانەنێن کەسێکی شارەزادانن کەسێکی پسپۆردانن کەسێدانن کە گوێ لە کرێکاران بگرێن بەڕاستی من بۆ خۆم بەشداری چەندین کۆنگرەی نێودەوڵەتی و کۆنگرەی ناوخۆیم کردو بۆ پرۆژەکان بەڵام پرۆژەکان پرۆژەی باشن بەڵام نوێنەرانی کرێکاران لاوازن لە نوێنەرایەتیان لە مۆتەمەرەکانە بخۆم بەشداریم کردووە توانم بە ناو ناویشیان بێنم کە 3 ڕۆژ لێ بۆ کەلیمەیە قسەی نەکردووە ئێتۆ بۆ مۆتەمەرێکات و بۆ هیچ داکۆچی لە مافی کرێکار بکەیت کە قسەنەکەی ئاخر بوون و نەبوونی چییە بەداخەوە ئەبێ ئەمە بکرێت لە پەرلەمانی کوردستان نوێنەری ڕاستەقینەی کرێکاران بچنە پەرلەمانی کوردستان ئیتر یەکگرتو ئەیکا حیزبیش ئەیکا یەکێتی ئەیکا پارتی ئەیکا چی ئەیکا من دەستخۆشی لەکە مەرکەزێکەکان نوێنەریی ڕاستەقینە چەند نوێنەریی ڕاستەقینە لە پەرلەمانی کوردستانە بن کە بە مانای کەلیمە نوێنەرایەتی کرێکاران بکەن و خەمخۆری کرێکاران بن لە مەعاناتی کرێکاران بزانن ئەمە دوو هەم وەزارەتی کار وەکو ئاماژەمە ئەبێ وەزارەتی کار بەڕاستی ئەرکەکانی سەرشانی خۆی جێبەجێ بکە وە کار بکات بۆ جێبەجێکردنی یاساکەن دەنا ئێمە بە تایبەتی یاسای خانشین دەسەبەری کۆمەڵایەتی کرێکاران ژمارە 39 ساڵی 71 پێشگەلەوەی بەپێی پێوەری نێودەوڵەتی داڕێژا بەپێی ئیتفاقیەتەکانی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی بگرە لە زۆر جارە ئیتفاقیەتەکانی ڕێکخراوی کاری نێودەوڵەتیشی تێپەڕانەوە ئەو نەدەستکەوتی باشی تایە بەڵام قسەیەگەڵێ هەموو یاسایەک لە قۆناغێکی مێژوویە ئەتوانە ڕۆڵی گرنگ ببینێت کە قۆناغە مێژوەکەی تێپەڕان پێویستە ئەم یاسای یا هەموار بکرێت و یا بگۆڕێت لەبەرەوە یاسایەک ناتوانێت لە ساڵی هەفتاوانێت تۆ دادناوە دەرکردووە هەتاکو دوای 2000 خزمەت بە چینێکی دیاریکراوی کۆمەڵگە بکە بۆیە پێویستە ئەم یاسایش هەموار بکرێتەوانێ بەڵام ئێستا لە حکوومەتی عێراقی پرۆژە یاسایەگەیە من بۆ خۆم لە بەیروت بەشداری ئەو شرۆڤی ئەو پرۆژە یاسایم کرد پرۆژە یاسای دڵنیایە کۆمەڵایەتیەکانە بە کوردی واتە مەسوودە قانون تەمینات ئیجتیماعیە کە من بە هیچ شێوەی لەگەڵ ئەو پرۆژە یاسایانیم چونکێکم نەک ماف بۆ کرێکاران نایژێڕێتەوە بگرە زۆرێک لە مافەکانیشان لێسێنێتەوانێت ئەبێ کرێکاران لەوە ئاگادار بن دەبێت سندیکا کرێکاریەکان ئەوە جێگەی دەستخۆشیە کە بۆ یەکەم جارە دانیخێر بە سندیکا کرێکاریەکان بنێم لە هەر پێنج سندیکا کرێکاریەکەی عێراق کە بێژگەلەوانی هەرێمی کوردستانەوە نهاتبوون منیش وەکو نوێنەری کرێکارانی عێراق لەوێ بووم نەک وەکو نوێنەری کرێکارانی کوردستان
واژویان لەسەر پرۆژە یاساکە نەکرد چەند ڕێکخراوی کاری نێودەوڵەتی بانقی دراوی نێودەوڵەتی هەوڵیان ئەدا لەگە حکوومەتی عێراقیە سەردیکاکان ڕازی نەبوون بۆ پرۆژە یاسایە ئەبێت جاریش کە سیاقە بکرێتوانێ مافی کرێکاران زیاتر بکرێت نەک مافەکانیان لێبسێنرێتەوانێ زۆر دەبێت ئەم کارتانە بەو شوێڕایە کەرتی تایبەت باست دەکەیت تایبەت بەداخەوان ینی دەمی هەر مەسئولێگەکەیتەوە هەر ئەم پەرلەمانتاریە هەر وەزیرێ هەر کەسێکەکەی ئەڵێ کەرتی تایبەتە بژێنەوە کەرتی تایبەت بە قسە نابژێتەوە کەرتی تایبەت بە کردەوە بە کار بۆکردن هەر حیزبێک بەیانی کۆمەڵی ئیسلامی بتوانێت 51 زایدی کورسیەکانی هەرێمی کوردستان بێنێ ئەگەر بڕیاری ژمارە 150 مەجلیسی قیادی سەورە هەڵنەوەشێنێتەوە بڕیاری ژمارە 669 مەجلیسی قیادی سەورە هەڵنەوەشێتەوە بڕیاری ژمارە 132 مەجلیسی قیادی سەورە هەڵنەوەشێنێتەوە بڕیاری ژمارە 669 مەجلیسی قیادی سەورە هەڵنەوەشێنێتەوە ناتوانێت بۆ کرێکاران بکە ئەم چوار بڕیارەیە دژی مافی کرێکاران چینی کرێکارانی عێراق لەوەتی دروست بووە بە تایبەتی لە ساڵی 1920ەوە کە یەکەم سندیکای کرێکاران بە ناوی کۆمەڵی سەنای عێراقی بە سەرکردایەتی خوالیەسبوو محەممەد ساڵ ئەلقەزاز دروست بووە خەباتیان کردووە کاریان تێکۆشاون قوربانیان ناوە کۆمەڵی مافیان بەدەستێناوە بەڵام ڕژێمی بەعس لە ناوەڕاستی هەفتاکانە لە ڕێی مەجلیسی قیادی سەورەوە هەوڵی ئەدا بە پێی یاسا کۆمەڵێک ماف لە کرێکاران بسێنێتەوە یەکەم بڕیاری مەجلیسی قیادی سەورە بڕیاری ژمارە 911 ساڵی 1976 کە لە 28 لە 1970 دەرچووە سەرجەم ئەو بەردەستانەی کە لە دام و دەستگاکانی دەوڵەت و لە کارتەکانی کارکردنا کاریان نەکرد ئەوانەی هەڵگری بڕوانەمەی شەشی سەرەتایی و بەرەو ژوور بوون کرانە فەرمانبەر لە دام و دەستگاکانی دەوڵەتە و ڕاژەکان گوێزراوە بۆ قانونی تەقاعودی مەدەنی ژمارە 33 ساڵی 1966 دووهەم بڕیاری مەجلیسی قیادی سەورە کە بە دژی بافی کرێکاران بڕیاری ژمارە 669 مەجلیسی قیادی سەورە کە لە ساڵی 1983 دەری کرد بڕگەی زای لە مادەی 20 ڕاگەت بڕگەی زای لە مادەی 20 حکوومەت ئەبێت لە ساسی مساهمەی لە خەزانەی گشتی مساهمەی سندوقی زەمان بکە ئەم مساهمەی بڕی بڕیاری سێهەمیان بڕیاری ژمارە 132 مەجلیسی قیادی سەورە ساڵی 1984 بوو موسسەی سەقافی عومالی هەڵوەشانەوە بڕیاری چوارەمیان بڕیاری ژمارە 150 ساڵی 1970 بوو کە سەرجەم کرێکارانی کەرتی گشتی کرد بە فەرمانبەر لە دام و دەستگاکانی دەوڵەتە هەر حیزبێک هەر لایەنێک هەر گروپێک بیانوێ بە مانای کەلیمە خزمەتی کرێکاران بکەن ئەبێت چی لە پەرلەمانی کوردستان بێت چی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێت کار بکەن بۆی ئەم چوار بڕیارە هەڵبوەشێنەوە پوچ هەڵبکرێتەوە تا ئێستا کاریان پێکرێت هەر کاتێک هەر لایەن و حیزبێک توانی ئەمانە هەڵبوەشێنێتەوە ئەو کاتە توانێت یاسای باشیش دەرکات چونچێکم ئێمە پێش یاسای ژمارە 70 ساڵی 1970 ئێمە یاسای کاری عێراقی ژمارە 151 ساڵی 1970مانە بوو کە کۆمەڵی دەستکەوتی زۆر باشی بۆ کرێکاران تیا بەڵام لەژێر ڕۆشنایی بڕیاری ژمارە 150 مەجلیسی قیادی سەورەیە ئەو یاسایە هەڵوەشێنەوە لە شوێنی یاسای ژمارە 70 ساڵی 1970 دەرچوو بۆیە هەتا ئێوارە مەسئولین هەر کەسێک سەرۆکی حکوومەت بڵێ من کەرتی تایبەت دەبژێنمەوە بە قسە نابژێتەوە ئەبێ لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەران لە 1920ەوە ئەم خەباتە کرێ بۆ گۆڕانکاری یام چاککردنی ژیان و زروف و بارودۆخی کرێکار بۆچی ینی تا ئێستا کرێکاران خۆیان هەوڵێکیان نەداوە ینی هەڵوێستێکیان نەنواندووە خۆپیشاندانێکیان نەکردووە کاتێک کە ئەم چواری یاسایە بەردەوام خۆرەی ژیان و خۆشگوزەرانی کرێکاران بووە خۆی بڵێن کاتێک کە سیستەمی پاشایەتی لە عێراق کۆتاییە شۆڕشی چواردی گەلاوی ساڵی 1958 سیستەمی کۆماری لە عێراقە جێریە بوو هەرچەنە منە و کاتە لە دایک نەبووم بەڵام لە ڕووی مێژووانێ ئەمەم پێگەشتووە بە پێ و دیراسی کە کردومە عەبدولکەریم قاسم پیاوێکی زۆر نیشتیمان پەروەر بووە کەسێکی زۆر باش بووە پێی خۆش بووە کە سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگای عێراقی خۆشگوزەرا من سەندی کاکرێکاریەکان ئەو کاتە ئەکەوێتە دەست حیزبی شوێی عێراقی بەداخەوە حیزبی شوێی عێراقی لە باتی ئەوەی کادری سەندیکایی بنێرێتە سەندیکاکانەوە کادری حیزبی نرد یعنی ئەو کاتەش سەندیکای کرێکاریان بەکارهێناوە بۆ بەژەوەندی حیزب
کاتێک کە عەبدولسەلام عارف بێت ئینقلابە بێت لە عێراق ئینقلابی ساڵی 1963 ئەوانیش بە هەمان شێوە خەڵکی خۆیان ناردە سەندیکا کرێکاریەکانەوە. کاتێ عەبدولسەلام ڕۆ عەبدولڕەحمانی برایەت و عەبدولڕەحمان ڕۆ ئەحمەد حەسەن بەکروانە ئینقلابەکەکەن و کودەتای حەڤۆسی تەمووز دەری خۆیان 16 دەکەن، ئەمان کەن ئەمانش بە هەمان شێوە کادرە سەندیکایەکانیان کرد بە کادری بەعسیەکان، ینی خەڵکی بەعسییان ناردە ئەوێ دەنا کاتێک کە ئەم بڕیارانەی وەکو ئاماژەم پێ ئەم چوار بڕیاری مەجلیسی قاری سەورە دەرچوو لە عێراقا دژی خواست و بەرژەوە دیکرێکاران ئەگەر سندیکا کرێکاریەکان بەعسی نەبوونایە ئەوە دژی ئەم بڕیارانە بۆ وەسان نایەتەوە، ئەوە هەڵویستیان نەبوو نەگەر دژینەوەسانەوە بگرە بە دەستکەوتیشان لە قەڵەمەیە بۆ کرێکاران خۆی ئەمە گرفتەکانی ئەم گرفتە ئێمە لە کۆنەوە هەمان بووە. بەڵام ئەوەی کە زۆر جێگەی داخ و جێگەی نیرانی ئێمەیە لە هەرێمی کوردستانە ئێمە ڕاپەڕینێکمان کردووە، ڕاپەڕینی بەهاری نەویەشی سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە، هەموو شۆڕشەکانی کوردستان زۆربەی زۆری سوتەمەنیەکەی خەڵکی کرێکار و هەژار بووە. وەرە ماڵە هەژارێکم پێ بڵێ لە کوردستانە شەیدییان نەبێ، خۆ سەرمایهدارەکان کوڕەکانیان نانار بۆ پێشمەرگات، یان ماڵە هەژارەکان و کوڕەکان چۆنەبوون بە پێشمەرگە. بەڵام لە باتی ئەوەی خزمەتیان کرێ بە هەمان شێوەیە کەواتە ئەبێت هەر کەسێک لەگەڵ چینی کرێکارانە بێوێ ڕازگۆ بێ ئەبێ بەو هەنگاوانە کار بکە. یەکەم شت لە پەرلەمانی کوردستان کار بکە بۆ پوچەڵکردنەوەی ئەو یاسایانە، دوایی سەندیکایەکی مۆدێرنی تازەی کە لەلایەن کرێکارانەوانە قوبوڵ بکرێ، سەندیکایەکی وا دامەزرێنێ نابێت دەست وەربداتە نێو کاروباری سەندیکاکانەوە. ئالێرا پێویستە ئاماژە بە خاڵێ بکەم بۆی بینەرانی شتێ بکەن. عێراق ئەندامی ڕێکخراوی کاری نێودەوڵەتیە. ڕێکخراوی کاری نێودەوڵەتی دوو ئیتفاقی زۆر گرنگی هەیە بۆ کاری سەندیکایی. یەکیان ئیتفاقی ژمارە 1970 ساڵی 1948 حڕیەت نیقابیە و حیمایەت حەق تەنزیم. عێراق مسادقەی ئیتفاقی نەکردو. لە 2015 پەیوەندی کرد بە ئیتفاقیەوە، بەڵام وەکو مسادقە تا ئێستا مسادقەی نەکراوە. مسادقەکردن تەنها لە دەسەڵاتی ئەنجومەنی نوێنەرانایە. مەجلیسی وەزەرا ئەمانە بۆیان نییە مسادقە بکەن، بۆیان نییە پەیوەندی بکەن بە ئیتفاقیەکەوە. چونکێکم دکتۆر یوسف ئەلیاس لە شەرحی قانونی زمانەکە ئەڵێ المقصود بالاتفاقية مشروع معاهدة الدولية تصدر عن مؤتمر عمل دولي وتكون ملزمة الدول عضو في منظمة في حال مصادقة عليها. وهيج يعني جد صلاتي مصادقة كني اتفاقيات يعني اتفاق دولة كان إلى أنجواني نويران نبي لصلاتي أوانيا اتفاقي دوهم اتفاقي جمارة نو هشتي صالي 1949 حق التنظيم النقابي ومفاوضة جماعية. عێراق مسادقەی ئەو ئیتفاقی کردووە بە یاسای ژمارە 59 لە ساڵی 1962 مسادقەی ئیتفاقی کردووە. واتە سەندیکا کرێکاریەکان لە سەرتاسەری کۆماری عێراق بارەی کوردستان شوە بەپێی ئەو ئیتفاقیە دامەزراوە. عێراق ئەندامی بە ڕێکخراوی کاری عەرەبیە، ڕێکخراوی کاری عەرەبی ئیتفاقی ژمارە 8 هەیە لە ساڵی 1970 کە تایبەتە بە کاری ڕێکخراوی سەندیکایی. عێراق مسادقەی ئیتفاقیەشی کردووە کە 28 مادەیە. کەواتە سەندیکا ئەگەر بیانوێ خەڵکی بەتوانیان تیاابێ ئەتوانن هەر بەپی قورسایی ئەم ئیتفاقیاتانە سەندیکایکی تۆکمە و کارە کە دەوڵەت نەتوانێت دەست بخاتە ناو کاروباریانەوانە، حیزب نەتوانێت دەست بخاتە ناو کاروباریان دامەزرێن. بەڵام ئەوانە کە لە سەندیکان تاعین کراون لەلایەن حیزبەکانەوە تاعین کراون، ئەم لە قەوەنراوە ئەو لە کۆمیتەوە ئەو لە ناوچەوە ئەو ئاوانراون نەتاوی و ینی بە جۆرێک لە جۆرەکان بۆ ئەوەی خۆیان بژێنن لەوێ خۆیان بەخێوکەن ئەجی ناخۆ هیچ ڕۆڵێکیان. کاک عومەر بۆچی لە هەرێمی کوردستاندا تا ئێستا نەمان بینیوە خۆپیشاندانێ بکرێ خۆپیشاندانێکی خۆڕسکانەی کرێکاران بێ؟ بۆ منە لە وڵاتانە لە دوای شۆڕشی فەڕەنسا و لە رووسیا لە ئەوروپا ئەوەی کە دەسەڵاتدارانی بەچۆکە هێناوە خۆپیشاندانێک لە دوایەکەکانی کرێکاران بوو بۆ سەندی مافەڕەوەکانی خۆیان. تەنانەت ڕۆژی 25 نۆڤەمبەر ئەو سێ ئافرەتەی کە لەلایەن سەرۆکی کارگەکەیانەوە لە بەرامبەر داواکردنی مافەڕەوەکانی خۆیان و زیادکردنی موچە و کەمکردنەوەی هەلی ساعاتەکانی کارکردن
کە بەندیانەکە دوایی بۆونە دەسووتێنرێنیان دەکوژێن بە جۆر لە جۆرەکەمە بەسمەوەی ئەم جۆرە ڕووداوانە دەبنە هۆی ڕاپەڕینێکی تەقینەوەی ڕاپەڕینێک بۆ خۆشگوزەرانکردن لە وڵاتدا. بۆچی تا ئێستا لە هەرێمی کوردستانە ئێمە ئەمەمان نییە؟ ئەم بۆچی کە سندیکا هیچ ڕۆڵێ ناگەڕێ، هیچ خزمەتکارێ ناکا، هیچ بۆنە پردێک نییە بۆ گەیشتنی کرێکار بە ماف و ئاواتەکانی خۆی؟ بۆچی خەڵکانی تری دڵسۆزیان خودی کرێکاران خۆیان نابنە پێشەنگ و ڕابەری ئەو جۆرە خۆپیشاندانان؟ یەکەم بەنسبە خودی کرێکاران خۆیانەوە کرێکاران وەکو پێم وتی پەرش و بڵاون زۆر قورسە تۆ توانین کرێکاران کۆ بکەیتەوانێ. ئەمە یەک. دووهەم ئەوە سندیکایە ئەبێ ڕابەرایەتی ئەو مانگرتن و خۆپیشاندانە بکە. ئێمە دەکرێت بزانین لە هەرێمی کوردستانە چەند هەزار کرێکارمان هەیە؟ بەڵێ زیاد لە 360,000 کرێکارمان هەیە. 82,000 کرێکاری بەس دەستە بەرکراومان، ینی زەمان کراومانێ، ئەوانی کە مانگانە هاوبەشی دەن بە بەڕێوەبەرایەتی دەسەبەری کۆمەڵایەتی. لە وڵاتی تونس ئیتیحاد عام شغلی تونسی هەیە. بەڕێوەبەری گشتی پۆستە و گەیاندن لە تونس کارێکی شخصی بە بۆ نمونە سایاقەکەی خۆی کردبوو، ئەو چیلۆ گۆشتم بۆ بەرەوە ماڵەوە نازانم بڕەوەم بۆ بکە. سەرجەم کارمەندانی پۆستە و گەیاندن لە تونسە مانگرتنی سەرتاسەریان ڕاگەیان تا بەڕێوەبەر دەستی لە کار نەکێشایە و داوای لێبوردنی نەکرد مانگرتنەکەیان نەشکات. ئێمە چێ ڕابەرایەتەکە ئیتیحاد عام شغلی تونسی ڕابەرایەتەکە شکری بەلعید یەکێک لە سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن لە تونسا تیرۆرەکرێ 500,000 ئەندامی ئیتیحاد عامی شغل بەشداری مەراسمی بە خاک سپاردنەکەیەکە. تو ئەبێ ئەم هێزە هەبێ. ئەم هێزە چێڕێکی خا سندیکە. ئەو بەم سندیکە هەرێک ناخرێت. چەند ساڵە بۆیەوە هەوڵتانە داوە سندیکایەکی کارا و تۆکمە و چالاک و ئەکتیڤ بنیاد بنێت؟ باشە. ینی لە کاتێکا بۆ نونە من ناشارمەوە، ینی یەکێک لە بەحساب دوو حیزبە دەسەڵاتدارەکەی کوردستان گوێی خەڵکی کەڕ کردبوو هەلی کار و هەلی کار و هەلی کار، ینی با هەلی کارمان ناوێت سندیکایەکی تۆکمانەوەی کاکە تەداخل و دەستوەرمە دەرەنێ و ئیشوکاری سندیکاوە بۆ نمونە. من بۆ ئەوەی هەلی کار کە یەکێک لە دروشمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بۆ هەڵبژاردننی ئەم جارە یەکێک لە دروشمە زۆر باشەکان بوو تا ئەم دقیقە. بەڵام دروشم هەر جوان بوو هەمیشە. تۆ یەکش دێت تا ئەم دقیقەش من وەکو خۆم هیوان پێیەتی لەبەرەوەی جارێکە حکوومەت تەشکیل نەکراوە ئایا قورسایی یەکێتی چەندێکە بێت لە حکوومەتە چەندێک ئەتوانێت جێبەجێ بکە. ئەمە گرنگە. دەنا دروشمی هەلی کار یەکێکە لەو دروشمانەی کە من پێم وایە خەڵکی کوردستان دەنگێکی زۆر زۆری پێبایە. بۆ ئەخکە عومەریانی ئەمە حیزبێکی نوێی وەکو نەوەی نوێ و گۆڕان نییە تا بڵێ من هەلی کارەکەمە پردێک بۆ گەشتنی منش لەو مەتەقە 8 ساڵە تۆ دەسەڵاتداری پارەی سەرۆت سامانی ئەم وڵاتە لە بژێر دەستی ئەو حیزبایە کە ناوی دێنین بۆچی نەیتوانی و هەلی کار ڕەوشی کرێکاران سەندیکاکان تۆکمە و کارا بکاتەوە؟ جا با ئیجازەوە بەڕێزی ئیجازەبە باسی نەوەی نوێ و گۆڕانت کرد. وەکو دوو خۆم یەکێک بووم لەوانە کە چەندی جار دەنگم بە بزوتنەوەی گۆڕانە زۆر دڵم بە بزوتنەوەی گۆڕان خۆش، بەڵام کاتێک کە چکوونە دەسەڵات چیمان بینی؟ من بۆ خۆم یەکێک ملوانەی کە زۆر پەشیمانم دەنگم پیان 4-5 دەنگم پیاوە. باشە بەنسبە نەوەی نوێوانە بەڕێز شاسوار خۆی کۆمپانیای هەیە، خۆی کەسێکی سەرمایەدارە. سەرمایەدار هەر ئامانجی ئەوە، ینی ناتوانێت لە ئامانجەکەی خۆی لابە هەمیشە هەوڵەیە کەمترین تێچ و زۆرترین قازانج بکە. بەڵام ئەو کۆمپانیای تریژەر سەر بە حیزبی دەسەڵاتداری سلێمانی نین. بە قسەکە ماوکەن. باشە ئەمە بەنسبەت ئەویشەوانە بەنسبەت یەکێتیەوە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پارتی دیموکراتی کوردستانەوە دوی حیزبی سەرەکی لە کوردستانە دوو حیزبن مێژوویەکیان هەیە. باشە ڕاستە ئەو کۆمپانیای کاری هەیە ئەم کۆمپانیای نوۆکانی هەیە ئاگام لەوەش هەیە، بەڵام چی ئەکەن بۆ ئەوەی ئەو بەڵێنانانی بە خەڵکیان ناوە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنا جێبەجێکە؟ بۆ نمونە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان من پێم باشە یەکێتی نیشتیمانی کوردستان وەزارەتی کار وەرگرێ، ئەگەر یەک وەزارەتی بەتەنیا وەرگرتو وەزارەتی کار وەرگرێ چۆن مەتوانێت لەو ڕێگەیەوە کار خزمەت بکە و بەرنامەکەی خۆشی کە هەلی کارە ئەتوانێت جێبەجێ بکە. ئەگەر یەکێتی نیشتیمانی ئەمەی کرد و وەزارەتی کاری وەرگرت و ئەو بەڵێنەی بە خەڵکی کوردستانی یابوو جێبەجێی نەکرد، بۆ نمونە نەیان ناردووتیان وەرە تۆ قسە زۆرەکەی وەکو کاوی هەڵە زمان درێژی، بەڵام پرۆژەیەک پێشکەشکە بۆی ئێمە لەگەڵ ئەو پرۆژانەی خۆمانە کاری لەسەر بکەین با خەڵک دەنیان پێێنێ ئاجاریشکە. مەبەستمەوەی بوو من کاتێکە لە شاری سلێمانیە سندیکای کرێکارانی سلێمانی
بێگومان بمانەوە نەمانەوێت لێرە یەکێتی نیشتیمانی باڵادەستە و دەتوانێت سندیکاکی کارا و تۆکمە و ئەکتیڤ و چالاکمان بۆ دروست بکوانە ینی تەداخل لە ئیش و کارەکانیان نەکا و وەکوڵێ بە تەسکیە حیزبی و بە پاڵپشتی حیزبی سەیری کرێکار نەکات و سەرۆکی سندیکاکەش ئەندامی کۆمیتە و ئەندامی مەڵبەندەکان نەبێت تا بە وەکۆڵێ گوێ لە مستی ئەوان بێ و بە هینی ئەوان بجوڵێتەوە مەبەستمەوەی ئێمە بۆچی ئەم لە پێشە ئەم چاکە و پیاوەتی لەگەڵ کرێکاران ناکات سندیکایەکی تۆکمە دروستکە و کاتەگە هەلی کاریش نەبێ ئێمە دەڵێن سندیکاکە خۆی نەیتوانیوە کرێکاران ڕێک بخە هەلی کار بدۆزێتەوە کەرتی تایبەت پابندکە بە یاساکانەوە کۆمەڵشتی دیکە. طبعا من سەرەتا ئاماژەم پێە لە ساڵی 1992 بەرەی کوردستانی پێشەوەی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا بەرەی کوردستانی حکومی کوردستانی کرد بە بڕیاری بەرەی کوردستانی سندیکاکان دامەزراونەوە لە دووهۆک لە هەولێر لە سلێمانی بەرەیە ڕاستە سەرۆکی لقی سلێمانی یەکێتی سندیکا کرێکاریەکان یەکێتی تیایناوە بەڵام سەرۆکی سندیکاکان بۆ نمونە سەرۆکی سندیکای کرێکارانی بیناسازی حیزب شیوعیدانەوە هاوڕێ عوسمان زیدانی سڵاوم بۆ هەیە سەرۆکی سندیکای کوشت و کاڵکە نانەوەکان چی و چێگرێتەوە پارتی دیموکراتی کوردستان داینەوە کاگەن وەرەس ڕێزم بۆ هەیە کەواتە یەکێتی ناتوانێت لێرە بە تەنیا ئەم گۆڕانکاریە بکە یان نایەوێ ئەویان خۆیان نەیزانەوە توانی بچی لە مەڵبەند هەم پرسیارە بکەیت ئەگەر بیانەوێ یەکێتی لە سلێمانی ئەمە بکات بۆ نمونە هەموو کادرەکەیانی خۆی بچێشێتەوە بەوانیش بڵێ کاکە ئەوە تەسلیمی کۆمەڵی خەڵکی گەنجی ئەکەین کادری سندیکایی کە ئەمانە خۆیان ناتون خەڵکی بێلایەن سندیکا ئێستا سەرۆکی لقی هەولێری یەکێتی سندیکا کرێکاریەکانی کوردستان کاگە عومەر ئیسماعیل لە ڕێزم بۆی هەیە یەکێتی دایناوە ئەوانش لەوێ کاک عومەر هەنێرنەوە ماڵەوە و ئاکان دووەکیش عینەشن کەواتە ئەمە لەوە چێ وایان پێویست بە ئیتفاقێکی سیاسی ڕێکی خەت بەڵام ئەو قسەکەی من لێرە لەسەر ئەوەیە ئەڵم هەر کەسێکە کاکە با یەکێتی بێ با پارتی بێ با گۆڕان بێ با کۆمەڵی ئیسلامی بێ با یەکگرتوو بێ هەر کەسێکە کە ئەچێتە سندیکا حیزبی نەبێ لە دەروی سندیکا حیزبی بێ بەڵام لە سندیکا کار بۆ کرێکاران بکە خزمەتکاری کرێکار ئەگەر بیەوێ ئێمە لە یاسای ژمارە 39 کۆمەڵێک دەستکەوتمان بۆ کرێکاران نییە سێریکە 4 فەرعمانەیە فەرعی زەمانی سەحیمانەیە لە مادە 43 تا مادە 53 لە خۆگرێ ئەو دەستکەوتانی لەو یاسایە هەیە و لەو مادانەیە هەیە لەو فەرعەیە هەیە لە قانونی فەڕەنسیشان نییە کاکە ئەو دەستکەوتی باشی تایە بەڵام ئەمە پێویستی بەچی هەیە چۆن پەرلەمانی کوردستان ئەبێت چاودێر بێ بەسەر حکوومەتەوانە کاتی حکومە دەبینێت کەم تەرخەمە وەزارتیش کەم تەرخەمە بۆیە وەزیرەکە بێن لە پەرلەمان لێکۆڵینەوەی لەگەڵا بکە محاسەبەی بکە سندیکای کرێکار دەتوانێت کاتی بەرنامەکەم زۆر کەیمەوە کۆتا پرسیاری خۆمان ڕاستە دەکەم جەنابەت فەرمووت کە 350,000 کرێکار لە هەرێمی کوردستان هەن بە نزیکەی ژمارەیەکی شجیا کردەوە 86,000 کە 82,000 کرێکاری دەسەبەرکراومانەیە کە مانگانە هاوبەشی لە ساپێنجی ئەو کرێی کە وەریەگر وەک هاوبەشی ئەیدەنە بەڕێوەبەرایەتی سەرنجام ئەوەیە کە پێی گوتە بیمەی بێکاری نەخێر یا بۆچی ینی پەیوەندی بە بیمەی بێکاریەوە نییە ئەوە لە زۆر بەی بەرنامەکانی تریشا باسم کردووە ئێمە مادەی 27مانەیە لەو یاسا بۆچی کرێکار لەو کرێی کە خۆی وەریەگرێت بۆی بۆ ڕوودکەمەوە بەڵێ مادەی 27مانە لە مادەی 27 هاتەوە يستقطع من العامل المضمون النسبي لصامج من أجر ولقاء اشتراكه في مؤسسة وتدخل هذه النسبة بكاملها داخل فرع الزمان التقاعدي ويعفي عامل من دفع أي أجور لفروع زمان أخرى باش کرێکار لە سا پێنجی ئەو کرێی وەری ئێگرێ ئەیداتە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی اختیاریە ئیجباریە ناچارە ئیجباریە ئەمە کێ سوودمەندە کرێکاران بڵێ کرێکاران سوودمەندی ئایسا پێتەڵم لە عینەن کاتیشە خاوەن کارەکەی لە ساعت 12 هاوبەشی بۆ ئەیاد یان نەبێ بە لە ساعت 7 کرێکارەکە بەس خۆی لە ساعت 5 چێتە فەرعی زمانی تەقاعودیەوە خاوەن کارەکەی لە ساعت 12 وایە لە سایەکی ئەچێتە فەرعی زمانی صحیەوە لە ساعدوی ئەچێتە فەرعی زمانی ئیسابەی عەمەلەوە لە ساعتنووی ئەڕاتە فەرعی زمانی تەقاعودیەوە ئەم پارانە هەمووی بێتە هی کرێکاران بۆ نمونە کرێکارێک کە نەخۆش ئەکەوێت لە مادە 43 کرێکارێکی دەستە بەرکراو کە هەوێ زمانی پێبێت کە نەخۆشەکەوێت سەردانی هەر نەخۆشخانەیەکی
یاخود بنکەی تەندروستی حکوومەت کا بەبێ بەرامبەر هەموو چارەسەری ئەمە خۆی لە کام جۆر کرێکاری هەرمی کوردستان من ئێستا کرێکاری دەستە بەرکراوە ئاماژەمە ئەوەیە کە ئەوە شوێنەوەی لە نانەوەی هەر کەسێکە مهم ئەوەیە دەستە بەرکراو بێ. ئەی بۆچی ئەگەر ئەم هەموو سوودمەندی و قازانجی تایە بۆ کرێکار بۆچی 350,000ەکە دەستە بەرکراو ناکرێن؟ یەکەم لەبەر ئەوەی خۆیان کرێکاران تا ئێستا ئەو ئاگاییان نییە ئەم بەرژەوەندیانی خۆیان ئاشنانین بە مافانی خۆیان ئەمە یەک. دووهەم لەبەرەوەی سندیکا ڕۆڵی زەعیفە ئەوە سندیکایە ئەبێ بە بەردەوامی کۆڕ و کۆبوونەوە بەستێ بە کرێکاران بڵێ ئەم مەفانەتان هەیە بڕن خۆتان دەستە بەرکەن ئەوە سندیکایە نابێ بیڵێ منێکی کرێکار لە لای تۆی بەڕێز کە خاوەن کارەکەی من بەبێ زەمانکردن من کارم پێ بکەیت چونچێکم لە هەموو دنیا نەک لە هەرێمی کوردستانە لە ئەوروپاشکاڵن ئیشی ڕەش چییە؟ ئەڵەن ئیشی ڕەش و ئیشی سپی. ئیشی سپی ئەوەیە کە کرێکارەکە دەستە بەرکراوە زەمان کراوە، ئیشی ڕەشەوەی بە دزیەوە کارەکە واتە هاوبەشی نادا بە حکوومەت بە دایرێ زەمان. باشە یەخۆ کرێکار ئەگەر هاوبەشی بات بە دایری زەمان هیچ زەرەر ناکە بگرە زۆر قازانجیش لەوازم لەوە چە پێ و دیار نەبێت لە ساڵ 5 هی عێراق لە هەموو وڵاتان کەون لە زۆربەی وڵاتان ماڵاوەچ بۆ لە ساڵ 25 و لە ساڵ 30 تا لە ساڵ 40 ژەڕ. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز عومەری نانەوە کرێکار و دڵسۆزی کرێکاران سپاس دەکەم سپاس بۆ هەوڵەکان دمە دەکەم کرێکاران ئاسۆیەکی ڕوون و ژیانێکی خۆشگوزارانیان بەڕوودا بکرێتەوە. زۆر سپاس دەکەم میدانانی بەڕێز و خۆشەوی سپاس بۆ ئێوەی عزیزیش تا بە گەشتنەوەیکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتن خواتان لەگەڵ.